شاری گراند بەسام لەسەر زەریای ئەتڵەسیە مۆزەخانەیەکی واڵایە کۆلۆنیا لە فەڕەنسیەکان لە ساڵی 1893دا دروستیان کردووە وەک پایتەختێک بۆ خۆیان بینای گەورەی حکومی و هەروەها بازرگانی و نیشتەجێبوونیان تیا دروست کردووە. ئەو بینایانەش کە دروستیان کردووە ڕووکاری ناوەوەی سەرنجڕاکێشە بوونی پایە لە بیناکاندا و باخچەی گەورە بەهایەکی داوە بەو شارەی سەر زەریای ئەتڵەسی. پیتەر تایەرۆ بۆ 20 ساڵەچێت ڕێنیشاندەرە لە گران بەسام شارەزای هەموو مێژووکێتی ئاماژەی بە بینای ئێدوارد بلاکسوندا ئەو کەسەی کە ناوەکەی خۆی گۆڕیەوە بۆ ئێدوارد ئاکا بۆ ئەوەی زیاتر ئەوروپی بێت بۆ ڕاکێشانی سەرنجی دەوڵەمەندە ئەوروپیەکان. ئەم بینایی بلاکسن هاوس زۆر جوانە بەشێکە لە مێژووی بازرگانی ساحل العاج لە ماوەی سەردەمی داگیرکاری ئەم شوێنە بۆرسە بوو و هەموو شتێکی تێدا ئاڵوگۆڕ کراوە. بینای گران بەسام و گوندی ڕاوی ئەفریقی هاوسێمان یونسکۆ گران بەسامی وەک شوێنێکی کەلەپوری لە ساڵی 2012دا ناسیوە. لە ساڵی 1896دا شوێنەکە لە پایتەختەوە بۆتە شار هەموو شۆشکەم بۆتەوە زۆربەی بیناکانیش بەرەو ڕووخان و وێرانبوو نەچن. سەر لە نوێ نۆژەنکردنەوە گرنگە بۆ مێژووکەمان ئەگەر هەموو بیناکانمان لەدەستدا بەشێکی مێژوومان لەلا نابێت ئەو گەلەی مێژووی نەبێت گەلێکی مردووە. هەندێک لە خەڵکی نیشتەجێی ئەوێ خۆیان بیناکان چاکەکەنەوە. یەکێک لەوانە لۆکداگۆی ئەندازیاری تەلارسازیە کە ناوی گران بەسامی گۆڕیوە بۆ ریڤێرا سانترۆپیا وەک ئاماژەدانێک بە شاری فەڕەنسای ناودار. دەبوو هەموو ئەو شتانە لابەرین کە کەوتبوونە خوارەوە ئەو کەوانەیە هەروەک خۆی مابووەوە ویستم وەک شوێنی نمایشگەیەک بیهێڵمەوە. ژوورێکیشم بۆ میوان دروست کردووە کە وتیوێژ لەگەڵ هونەرمەندەکاندا بکەن. هەموو ئەم شتانم لە ماوەی 2 مانگدا کردووە. لە نهۆمی یەکەم کارداری ڕاگۆت چێشخانەی لاکسبلۆی لەسەر وەختی کۆرۆناڤایرۆس لە 2020دا کردوتەوە. هێرمان نگۆسان دەڵێت شارەزایی چێژلێنانم لە گران بەسام بەدەستێداوە. ئەم شارم خۆش دەوێت لەبەر مێژووەکەی. ئێرە ماڵێکی کۆن بوو بڕیارماندا چاکی بکەینەوە بە شێوەیەک کە جوان دەربچێت. ڕاگۆت و نگۆسان دەخوازن خەڵکی تریش دوای ئەوە بکەون کە ئەوان کردویانە پێدانەوەی ژیان بە کەلەپوری گران بەسامی بەبایەخ.